هۆکانی ڕەنگە هەندێکی ئەوە بێت واقعی بێت و هەندێکی ڕەنگە پەیوەندی بە دەوروبەرەوە بێ هەندێک پەیوەندی بە حیزبەکە و خۆیەوە بێت ئێوەش پەیوەندی بە بێپارەیەوە هەیە بە تاکید ئێمە ڕەنگە لە هەمووی نەکانە ئێمە هەر ئەوە بووین بێپارە بووین چونکە سەرچاوی داهاتێکی هینمان نەبووە لە کوردستان و جاران تا ئێمە تا پێش 91 گومرگمان هەبوو لە شاخەکان بەوەمان توانی کار بکەین تا 92 ئێمە گومرگمانە بەڵام کاتێکە هەڵبژاردن کراوە و پەرلەمانی کوردستان یەکەم جار و حکوومەت دامەزرا ئێمە گومرگەکان لەگەڵ حکوومەت ڕێکەوتین کە میزانێمان بدەنێ و تەسلیمی حکوومەتمان کرد بەڵام میزانەکەەوە دیارە ئیشتاشەوە تەسەوڕەکەی ئەو دوو کورسێ ببێ بە چەند کورسی سفرێکی بۆ زیاد بێ زەڵام پێم وایە کورسەکان زۆر زیاد دەکەن ئەو جارە چونکە پێشبینی چەند ئاکەن بۆ پێشبینیەکە ڕەنگە وەکو پێشبینی ئاسان نەبێ بەڵام من پێم وایە کورسەکانمان ڕەنگە لە 5 و 6 وانە زیاد بکات زیاد بکات چونکە بەرنامەیەکی هەم بەرنامەکە و هەم واقعی خەڵکەکە و هەم خەڵکی کوردستانیش تەجروبەی هەموو لایەکیان کرد هەر لە بەتایبەتی ئەم پەرلەمانی ڕابردوو ڕەنگە یارمەتی ئەمەی زۆر دابێ چونکە ئەو پەرلەمانە نەیتوانین نەک چارەسەری کێشەی خەڵکە چارەسەری کێشەی ناو پەرلەمانەکەشی پێ نەکرا. باشە لە میدیای خۆتان پێشبینی حزبی دیکەشتان کردبوو بۆ نمونە پێشبینی گۆڕانتان کردبوو کە ئەمە ڕەنگە دوایین هەڵبژاردننی بێ تەسەوڕەکەی ئەو چەند کورسیکە زیایەکەن هی گۆڕان بێ بۆ ئێوە ڕەنگە کەشتان نزیکە لەیەکەوە ئێوەشی نۆوانی لێ ئەوە خۆی لە ڕاستیان ڕەنگە فترێک ئەو شتانە لە بینی ڕاگەیاندنەکانە بووە بەڵام ئێستا هەموو واقعەکە لە کوردستانە واقعەکەیە پێم وایە هەڵبژاردنەکانی عێراقی هەر ڕەنگدانەوەیەکە لەسەر ئەو هەڵبژاردنەی کوردستان و هەموو لایەکیش تەجروبەی خۆی کردووە و خەڵکیش بە تاکید ڕەنگە بەتایبەتی ئەو دەورەی پێشوو ئەم دەورەی کە ئێستا دەورەی 4 بوو وابزانم ئەم دەورەی 4 ئەوەندە خەڵکی ئازاردا ئەوەندە زەحمەتی بۆنی کێشەی بۆ میلەتەکە دروست کرد ڕەنگە میلەتەکە چاوی خشان بێتەوە بە ڕابردووی خۆیان و سزای هەندێک لە لایەنەکان بدە. باشە بۆ سزای گۆڕان بە ئەی بۆ سزای پارتی بێت من نەموو تۆی گۆڕانەدا کەوتمەی گۆڕان تۆ ئێوە دەڵێ ڕەنگە گۆڕان ئاخری انتخاباتی بێ ناخرەوە ناڵێمەوە شتێکی پێشووتر بووە من ئێستا من قساکەم یعنی ئێستاوانێک لەگەڵ جەنابتان ئێستا من قساکەم باسی واقعی ئێستا ئەەکەم ئەوە ڕەنگە